چیرۆکی خۆشەویستیەک کە بە کارەسات کۆتایی هات. تەرمی زەکەریا و سومەیە، ئەو دوو هاوژینەی کە لە هەولێر بەدەستی برایەکی سومەیە کوژرا. زەکەریا و سومەیە یەکتریان خۆشویستووە کە سوکاری سومەیە ناڕازی بوون. لەسەر خۆشەویستیەکەیان گرژی کەوتووەتە بەینی کە سوکاری هەردوولاوە. دواتر سڵحیان کردووە بەمەرجێک کە دوو خوشک و پورێکی زەکەریایان داوە بە سێبرای سومەیە. بەڵام ساڵێک دواتر شەڕ سەری هەڵداوەتەوە. برایەکی سومەیە کە خوشکێکی زەکەریا هاوژینەتی چووەتە ماڵیان و هەردووکیانی کوشتووە. ڕێیان هاوژینی بکوژەکەیە. ئێستا ئەو پورەکەی دووگیانن. ئەمە فەلاعین ئیشی گومرجەکان گوتی قایمەشتم لە گومرجەیە دەتم قایمەی دەینەوە. ئەوەندەیە ئاخر قسە بوو لەگە من. هیچت کە نازانم، هیچت کە قسەم لەگەری نەکردەوە. پێشتر چەکی پێ بوو یان نا؟ چەچیە بوو. دوو ڕۆژە چەچی کڕیا. دوو ڕۆژە. یەکەم جاوچی چوین هەی بوو پێم فرۆشت. دەشیان زانی چەچی هەیە. مامیوان کلۆک لەکوێ کڕی بووی بوانە؟ لە کەلەچ بەخۆی چوو بکڕی بووی. زەکەریا تەمەنی 21 ساڵ بووە. سومەیەش 18 ساڵ. ساڵێک بۆ ژیانی هاوژینیان پێکهێناوە. لە دوایەوەی کە سڵحیان کردووە بە قسەی کە سوکاری زەکەریا هەموو شتێک کۆتایی هاتووە. ئەوان شۆکن لەو بڕیارێکە بکوژەکە داویەتی. سوم سەرە چێکشم زام کەس لە دەرێ نیە. کچە بامیم لەگە جیرانەکەمان چا دەکرد. تەقە لە مالم هات کوڕمی. کوڕێ گەورم لە زۆرێ کوشت. بوچشم لە ناو دەرچاوشێ کوشت. وەجی هاتمە زۆرێ ئەلێرە بوو کڕیدا بوویەک بە سەرێ خیندە ڕۆی. چون کوڕم داوی لە دۆشەک چەقا بوو. پلانێ مامیتی دام لە حکومەتی هەرێمێلەکەک نێچیر لە مەنسوور بارزانی حەقم بکاتەوە. باوکی پێی گوتین هەموو مەرجەکانی سڵحەکەمان جێبەجێ کرده بوو، بەڵام بکوژەکە کە دەبێتە زاواشم هەروازی نەهێنا. مەسرەتی ما کرد 3 ژنمان نەباتیدا. هیچ مشکلێکمان نەبوو، هیچ ئەوەک نەبوو. لەو گۆرە هاتیە ئێستاکە بەغەدر بە نەها خاتیرە ژۆر هەرچانی کوشتیە. بکوژ کاتێک چووەتە ماڵی خوشکەکەی بە قسەی کە سوکاری زەکەریا ئەو لە خەودا بووە و بە دەنگی تەقا زەکەریا لە خەو ڕاپەڕیوە. سەرەتا زەکەریای کوشتووە و دواتریش خوشکەکەی کە هەڵهاتووە لە دەستی لە دەرگای دەرەوە ئەویشی کوشتووە. پۆلیسی هەولێر ڕایگەیاندووە، پەراوی لێکۆڵینەوەیان کردووەتەوە و گەڕان بە دوای بکوژیش بەردەوامە. زەکەریا و سومەیە کاتێک 1 ساڵ لەمە و بەرژیانی هاوژینیان پێکدەهێنا زیاتر خەونیان بەوە دەبینی کە داهاتوویەک بۆ خۆیان دروست بکەن. ڕەنگ بێ هەرگیز بیریان لەوە نەدەکردەوە کە کارەساتێکی ئاوها بەو شێوە کۆتایی بە ژیانیان بێت و ئەو ماڵی کە بڕیار بوو پێکەوە دروستی بکەن گۆڕستان بێت. هادی سەلیمی ڕووداو، هەولێر.